سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک ئازیزان خۆشەویستان فێرخوازانی زمانی ئەڵمانی لە هەر جێگەیەکی دنیا هەن. هیوام تەندروستی و سەلامەتیتانە. خۆشەویستان خۆشحاڵ بووم دووبارە لەوانەیەکی تردا هاتمەوە خزمەتتان بە هیوای سودمەندتان. ئازیزان ئەم وانانەی دای ئەنێم باشتر وایە لە دەفتەرخانتانە بینووسن بۆ ئەوەی لەبەریان بکەن و بیرتان نەچێت و سوودی لێ ببینن. خۆشەویستان لەم وانەیەدا باسی فرمانی زاین دەکەین. زاین بە کوردی بە مانای بوون دێت، فرمانێکی زۆر گرنگە و لە زمانی ئەڵمانیشدا زۆر بەکار دێت. زاین بە مانای بوون دێت، بەم شێوەی ئەیبینن لەگەڵ جێناوی کەسێتیدا بەکار دێت. Ich bin, du bist, ist, sie ist, es ist, wir sind, ihr seid, sie sind, sie sind. بەڕێزان، زاین بە مانای بوون دێت. نمونە ich bin، نمونە بۆم داناون ich bin König، ich bin König، من پادشام. بەڕێزان لێرەدا بین بە مانای چی هات؟ بە مانای ئەو میمەی کۆتایی دێت، پادشا، من پادشا، من میمی کۆتایی، من پادشام. یان ich bin 20 Jahre alt، من 20 ساڵم، تەمەنم 20 ساڵە. ich bin Arzt، من پزیشکم. بەڕێزان سەریکەن، زۆر ئاسانە و بەڕوونی دیارە. bin بە مانای میم دێ، من ich bin Arzt، من پزیشکم، من پزیشکم. ich bin Lehrer، من مامۆستام. ich bin krank، من نەخۆشم. ich bin krank، من نەخۆشم، بە مانای ئەو میمی کۆتاییە دێت. du bist krank، تۆ نەخۆشیت. du bist krank، تۆ نەخۆشیت. er ist krank، ئەو نەخۆشە. er ist krank، ئەو نەخۆشە. sie ist krank، ئەو نەخۆشە. وەک لەوانەکانی پێشووترە باسمان کرد، er وەک وتمان بۆ ڕەگەزینێر ئەو بۆ کەسی نادیار بەکار دێت. er ist krank، ئەو نەخۆشە. er ist Arzt، ئەو پزیشکە یان هەتا دوایی. sie، ئەو بۆ ڕەگەزینێ. sie ist krank، ئەو نەخۆشە. es ist krank، ئەو es ist، ئەو بۆ بێلایەن. es ist krank، ئەو نەخۆشە. wir sind krank، ئێمە نەخۆشین. wir sind krank، ئێمە نەخۆشین. ihr seid krank، ئێوە نەخۆشن. sie sind krank، ئێوە نەخۆش ببورن. sie ئەم زی وتمان بە گەورە ئەنووسێت، وتمان بۆ بەڕێستان. sie sind krank، بەڕێستان نەخۆشن. یان sie sind Arzt، بەڕێستان پزیشکن. sie sind König، بەڕێستان پادشان. sie sind، ئەوان sie sind krank، ئەوان نەخۆشن، بۆ کۆمەڵێ کەسی نادیار. sie sind krank، ئەوان نەخۆشن. ئازیزان سەریکەن لێرەدا بەڕوونی دیارە فرمانی زاین چۆنێتی بەکارهێنان لەگەڵ جێناوی کەسێتیدا. وەک وتمان ich bin König، من پادشام. du bist König، تۆ پادشایی. er ist König، ئەو پادشایە. بەڕێزە من لێرەیە نمونەی ڕستەکانم بینم نووسیوە. ich bin König، ئەتوانین بڵێن du bist König، تۆ پادشایت. er ist König، ئەو پادشایە. یان نمونە لێرەدا ich bin 20 Jahre alt، ئەتوانین بڵێن er ist 20 Jahre alt، ئەو تەمەنی 20 ساڵە. ich bin Arzt، من پزیشکم. er ist Arzt، ئەو پزیشکە. بەم شێوەیە ئازیزان فرمانی زاین لەگەڵ جێناوی کەسیدا بەکار دێنین. بە هیوای ئەوەی توانی بێتم لەم وانەیەدا سوودێک بە ئێوەی خۆشەویست بگەێنم. تا وانەیەکی تر سەرفراز و بەختەوەر.